тут у нас веранда. ئاشپەزخانەیەکمان لێرە هەبوو، ماڵێکی زۆر خۆش بوو. ئەمەیە کە لە ماڵی ئۆلێکساندرا یاهودینای تەمەن 82 ساڵانە جێماوە دوای ئەوەی رووسیا تۆبارانی شارۆچکەکەی ئیرپینای کرد. خۆی و کچەکەی ڤیرا مالاخینە بۆ ماوەی زیاتر لە 20 ساڵانە لەو ماڵەدا دەژیان. کچەکەی ئەو کاتی و بیری دێتەوە کە سەربازانی یوکراینای یارمەتی پێکردن. داوامان لێکردن لێرەمان دوور بکەنەوە. لێرە تۆپبارانێکی قورس بوو. سەربازانی یارمەتیان داین بە پردی پۆنتۆنەوە لە ڕووبارەکەەوە بپەڕێنەوە. مالاخینای تەمەن 65 ساڵانە دەڵێت ئەو هەر لە تەمەنی گەنجیەوە کاری ڕەنگڕێزی کردووە. 10 ساڵ دواتر بە پارەی پاشەکەوت توانی ئەو ماڵە کۆنە نوێ بکاتەوە. ئێستا خۆی و کچەکەی زۆر هەوڵ دەدەن ئەگەر شتێکی ماڵەکە بدۆزنەوە. خەڵک یارمەتیاندام یەخچاڵەکەم بدۆزمەوە زیانی پێگەیوە، بەڵام لە کارەبامداوە و کار دەکا. لە ماڵی دەراوسەکەم خواردن دروست دەکەم. ئەوان کلیلی ماڵیان پێدام و خۆم شۆرد. ئۆلێکساندرا داوای کرد بە دوای قەنەفەکەیدا بگەڕێن. داوام لێکردن یارمەتیم بدەن کە قەنەفەکەم لە نێو وێرانەدا دەربکێشم. لانیکەم بتوانم لە بەرهەتا و تێیدا دابنیشم. ئێستا ئەو زۆرتری ڕۆژ لێرە کات تێپەڕ دەکات. کاتێک دەبارێت خۆی لە پەناگەیەکی بچووکدا حەشار دەدات کە بە تۆپبارانەکە نەڕووخاوە. شەوانە ئەو دایک و کچە لەسەر ئارد لەسەر یەک دۆشەک دەخەون. بەڵام مالاخینا دەڵێت دۆخی ئەوان لە خەڵک باشترە. هێندێک لە دراوسەکان تەنانەت شوێنێکی بچووکیشیان وەک پەناگان نییە. تۆپخانی رووسیا هەموو شتێکی لێکاول کردوون. بەلانیکەمەوە ئێمە شتێکمان بۆ ماوەتەوە. شورای دەراوسێمان خانووەکەی یەکەم ماڵە لە شەقامی ئۆکرتیابرسکا. ماڵەکەی تەواوێران بووە. ناوبەناو ڤێرا هەوڵ دەدات بچێتە ناو ماڵە وێرانەکە و بۆ ئەوەی بە دوای شتومەکی زیاتردا بگەڕێت. ئەو دەڵێ بە نرخترین یان وێنەی سەردەمی زەماوەندەکەیەتی. ئەوە هاوسەری کۆشکردومە. ئەوەش خۆم و هاوپۆلەکان من. یاهودینا خۆشحاڵە کە گوڵدانەکانی هەروە ماون. کاتێک لە گوندە ژیان گوڵێکی زۆرم دەچان. دۆستانم لێیان دەپرسیم کە چۆن ئەو کارە دەکەم. هەمیشە وەڵامم دەدانەوە کە ئەوە کارێکی ساکارە. لەم دوانەدا مالاخینا یارمەتیەکی کەمی لەلایەن حکوومەتەوە پێگەیشت کە دەوری 65 دلاری ئەمریکاییە. پارەیەکی ئەوەندە زۆر نییە کە ئێستا بتوانێت ماڵی پێ نوێژەن بکاتەوە. ڤیرا دەڵێت پێش دەستپێکی شەڕ نەیتوانی کار بکات و خەریک بوو نەشتەرگەری شێرپەنجەی لەسەر بکرێت. بەڵام بۆ ئێستا هەمووی ئەوانە ڕاگیراون.